دیارە ئەمەی کە کۆنین 2014 دوو سکاڵە لەلایەن نەجمەدین کەریم پارێزگای کەرکووک بەوەی کە تۆمەتبارمان کردووە و وای نووسیەوە بەوەی گەندەڵە. من ئێمڕۆ هاتم بە زمانی کوردی لە بۆ یەکەمین جاریشە تەمان لەندا مودەزگاکانی کەرکووک کە بە کوردی ئیفادە بنووسرێ و ئیفادە بدرێ ئیفادەی خۆمدا. ئێستاش سوورم لەسەرەوەی کە نەجمەدین کەریم تێوەگلاوە بە یەک دنیا دۆسیەی گەندەڵی ئەوە بەردەوامم لەسەر ئەو خەباتەی خۆم ئێسێش خۆم لە پێگەیە کە بینمەوە کە هەموو کەرکووچەکان گەواهیەوادن کە گەندەڵیکی مەترسیدار لەم شارە بەڕێوە دەچێت. لەگەڵ ئەم دۆسیەدا دەڕۆین و قراری نهاییش خۆتان نەزانن قازی و لایەنە یاسایەکەی و ئەو بەڵگانەی کاکاوێز ئیدعای دەکا ئەگەر لای بێت یاخۆت ئەو حاڵەتەیە دەگاتە نهایەت. بەڵام ئەوەی لێرە من دەمەوێت قسەی لەسەر بکەم حاڵەتێکی جیاوازترە لە مەسەلەکە. هەستەکەم ئەم مەسەلەیە زیاد لە پێویست حەجمی پێدراوە. ئەگەر نا ئێمە ڕۆژانە دەبینین یعنی لە ڕئیسی وزەرای عێراق و لە سەرۆک کۆمار و لە سەرۆکی هەرێم و لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وە تا دەگاتە چۆنەڵێ بەسیترین کارمەند ڕۆژانە ئەم تەسریحاتانە تەسریحی بابەتی گەندەڵی وەم شتانە دەدرێ. بەڵام ئەوەی لە هەمووی کۆمیدیتر بۆ حەزەکەم یەک شتان بۆ بڵێم بۆ تاریخ من لە محامیەک گەڕام بڕواکەن محامێکم دەست نەکەوت لەم شارە کە تەداخلی قەزەیەک بێ کە دکتۆر نەجمەدین و پارێزگاری تێدایە ئەو قەزەیە.